سلاوێکی تایبەتم هەیە بۆ بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤ. دیسانەوە هاتینە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەشی دووهەمی بەرنامەی سەبارەت بە ڕۆژەی 25 نوام ڕۆژی بەرەنگاربوونەوە دژی تونند و تیژی دژ بە ژنان لەگەڵتانێن. لە بەشی یەکەمی بەرنامەکەدا میوانداری بەڕێز کەوسەر فەتاحیمان کرد و لە بەرنامەی ئەم جارشمانە کە بەشی دووهەم و درێژەی ئەو بەرنامەیە میوانداری بەڕێز گوڵستان سعید محەممەدمان کردووە چالاکی بواری مافەکانی ژنان. بەڵام سەرەتاش سەرنجشان ڕادەکێشم بۆ کورتەیەک لە مێژووی 25 نوامبر. لە ساڵی 2000ەوە ڕۆژی 25 نوامبر وەک ڕەمزی وەستانەوە دژ بە تونند و تیژی بەرامبەر بە ژنان ناوی دەرکردووە و لا وڵاتانی جیاواز کۆڕ و کۆبوونەوەی بەرفراوان بەڕێوە دەچێت بۆ ئاگادارکردنەوەی کۆمەلگا بەرامبەر دیاردەی تونند و تیژی دژی ژنان و فۆرم و جۆرەکانی ئەم تونند و تیژی نواندنە. هەروەها لەلایەن چالاکانی کۆمەڵایەتی و ژنانەوە هەوڵ دەدرێت بەوەی کە ڕێکاری یاسایی بگردرێتە بەر بۆ بەرگرتن بە تونند و تیژی نواندن دژی ژنان. هەر لێرەدا ناوبڕێک دەبینین و دەگەڕێنەوە لاتان بۆ درێژەی بەرنامەکە. ڕۆژی 25 نوامبر بووە بە ڕەمزی وەستانەوە دژی سیستەمی فکری و سیاسیەکان کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان بە ڕەوا دەزانن و مەشروعیەت ئەدەن بە تونند و تیژی نواندن بەرامبەر بە ژنان. دوای زیاتر لە 15 ساڵ لەم بڕیارنامەیە نەتەوە یەکگرتووەکان سەرەڕای هەوڵ و کۆششی چالاکانی ژنان و چالاکانی کۆمەڵایەتی تونند و تیژی بە هەموو فۆرمەکانیەوە هەر درێژەی هەیە و لە بەشێکی زۆر لە وڵاتان ژنان قوربانی سەرەکی تونند و تیژیەکان. لەم چەند ساڵەدا حرەکەتە ئیسلامی ڕادیکاڵەکان زیاتر پەرەیان سندووە و پەرەسەندنی ئەم حرەکەتانە لە کۆمەلگاکان زیاتر بە زیانی ژنان شکاوەتەوە. بوونی حرەکەتە ئیسلامی ڕادیکاڵەکانی لە چەشنی تاڵەبان و داعش و بوکو حەرام ململانێ ئاینیەکان لە وڵاتانی جیاوازی وەک ئەفغانستان، عێراق، سووریا، نیجەریە و لیبی و چەندین وڵاتی دیکە زیاترین خەساری گەیاندووە بە ژنان و لە ڕاستیدا ژنان بوون بە قوربانی سەرەکی ئەم تونند و تیژیانە. دوای 15 ساڵ لە پەسەندکردنی ئەم بڕیارنامەیە ژنانی کورد لە شنگال لەلایەن داعشەوە وەک کەنیز و کۆیلەی جنسی مامەڵەیان پێوە دەکرێت. لە نیجەریە وەک کۆیلەی جنسی بەدیل دەگیردرێن. لە ئەفغانستان بەردباران دەکرێن و لە وڵاتێکی وەک ئێرانیش لە کەمترین مافی شارمەندیان بێبەری دەکرێن و هەر ڕۆژە بە بیانوویەک لەلایەن دەسەڵاتەوە لەسەر شەقامەکان سوکایەتی بە ژنان دەکرێت و دەسەڵاتیش بێدەنگە بەرامبەر بەم کردەوەیە. ئەوەی لە شنگال و ئەو ناوچانە داعش دەستی پێیان گەیشت ڕوویدا خوڵقاندنی کارەسات بوو بەرامبەر بە ژنان و گەڕاندنەوەی مێلی مێژوو بوو بۆ 1400 ساڵ لەوە پێش. ژنانی کورد لە شنگال وەک کەنیز و کۆیلەی جەنگی مامەڵەیان پێوەکرا بوون بە قوربانی تونند و تیژی جەنگ. جەنگاوەرانی داعش و حکوومەتی ئیسلامی بۆ تێرکردنی حەزی جنسی خۆیان چەمکێکیان داهێنا بە ناوی جیهادی نکاح و ژنانیان بە بیانووی جیهادەوە هێنایە ناو هەرێمی دەسەڵاتی خەلیفەی موسڵمانان و وەک کۆیلەی جنسی مامەڵەیان لەگەڵکردن. سەرەڕای هەموو هەوڵ و کۆششەکان چەوساندنەوەی ژنان بە هەموو فۆرمەکانیەوە درێژەی هەیە و ژنان قوربانی سەرەکی بەدەسەڵات گەیشتنی حیزب و ڕێکخراوە ئیسلامی ڕادیکاڵەکانن لە بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەردەوامبوونی تونند و تیژی بەرامبەر بە ژنان تەنها تایبەت نییە بە وڵاتانێکە بوون بە مەیدانی جەنگی ئاینی. لە بەشێکی زۆر لە وڵاتە ئیسلامیەکان کە بە ڕواڵەت ئارامشی تێدایە ژنان قوربانی فۆرمەکانی تونند و تیژین و دەسەڵاتیش مەشروعیەت ئەدات بەم تونند و تیژیانە. لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵات ژنان دەبن بە قوربانی تیزا پرژاندن. لەسەر شەقامەکان بە بیانووی پاراستنی حیجاب سوکایەتیان پێدەکرێت. لە شوێنی کار ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە و دەسەڵاتیش مەشروعیەت بە هەموو ئەم تونند و تیژیانە ئەدات. لە ناو بنەماڵە بە هەمان شێوە تونند و تیژی دژی ژنان بوونی هەیە لەبەر ئەوەی هەم یاسا و هەم نەریت و هەم شەرع مەشروعیەت ئەدات بە تونند و تیژی. لە ناو هەموو ئەم کێشانەدا ژنان قوربانی سەرەکین. خۆکوشتنی ژنان و پەرسەندنی ئەم دیاردەیە دەرەنجامی بیری تونند و تیژی نوێنی پیاو سالاریە کە مەشروعیەتی خۆی لە دەسەڵاتی زاڵ و لە نەریت و شەرع وەردەگرێت. دوای ناوبڕێک دەچینە لای میوانی بەرنامەکەمان و چەند پرسیارێکی ئاراستە دەکەین.
بەڵێ هەروەک لە سەرەتاشەوە ئاماژەم پێکرد میوانی ئەم جارەی بەرنامەکەمان بەڕێز گوڵستان سعید محەممەد چالاکی بواری مافەکانی ژنانە دەچینە لای و چەند پرسیارێکی ئاراست دەکەین بەخێر بێن بۆ بەرنامەکە. زۆر سپاس دەکەم بژی سپاس بۆ ئەم دیدارە. پرسیاری یەکەممان ئاوا دەست پێکەین هۆکاری بەڕسمیەت ناسینی ڕۆژی 25 نوام لەلایەن ڕێکخراوەی نەتەوە یەکگرتوەکانەوە چییە؟ ئایا لەو جارنامەیە ئاماژە بەوە کرا کە توندوتیژی ناوماڵ نەمێنێت یا توندوتیژی لە ناو حکوومەت و دەسەڵات و ئەو شتانە نەمێنێت؟ دیارە ئەو ڕۆژەی کە کراوە بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی مێژوویەکی خۆی هەیە کە لە ساڵی 1960 سێ خوشکە چالاکوان بە ناوی خوشکانی میراباڵ کە ئەمانە خۆیان چالاکوانی سیاسی و چالاکوانی مەدەنیش بوون لە وڵاتی دۆمینیکان کە ئەمانە هاوسەرەکانیان لە زیندانا بوون بۆ سەردانی هاوسەرەکانیان ئەچوون دیارە ئەمانە خۆیان لە ناو بزوتنەوەیەکی ئۆپۆزیسیۆنیا کاریان ئەکرد دژی دەسەڵاتی ئەو کاتی دۆمینیکان کاریان ئەکرد و خزمەت و خەباتیان ئەکرد ئەمانە لە کاتی سەردانیکردنیان بۆ زیندان ئەگیرێن و ڕوبەڕووی تەحڕوشی جنسی ئەبنەوە پاشان بە شێوکی زۆر نامرۆڤانە ئەیان کوژن ئەمە ئەمێنێتەوە لە ناو بزوتنەوەی ژنانە لە وڵاتی دۆمینیکان لە ئەمریکای باشووریە هەتا ساڵی 1990 کە لەو کاتەی طبعا دیارە خەباتێکی پێشوەختی بۆ کرا بۆیە تا ئەو کاتە بڕیار لەوە نەدراوە کە بێتە ڕۆژێکی جیهانی بەڵام لە ساڵی 1990 ئەبێتە ڕۆژێکی جیهانی لە ساڵێک لە دوای ئەوەوە ئەم ڕۆژە یاد ئەکرێتەوە لە زۆربەی وڵاتانی جیهانە ئێمەش وەکو کوردستان دیارە چەند ساڵێکە یعنی ئەم یادە لای ئێمەش ئەکرێت و کۆمەڵێک چالاکی و ئیش ئەکرێت کە لە ماوەی 25 نۆڤەمبەر هەتا ئەگاتەوە ئەو ڕۆژەی کە ڕێکەوتنامەی مافەکانی مرۆڤ ئەلان ئەکرێت کە ڕۆژی دەی 12 ئەم چالاکیانە بە چڕۆپڕی ئەنجام ئەدرێ ئەمە جگەلەوەی کە بە درێژایی ڕۆژەکانی تر ئێمە ڕوبەڕووی توندوتیژی ئەبینەوە بەڵام بە درێژایی ڕۆژەکانی کەش پێویستمان بە خەبات و بە چالاکیکردنە و پێویستمان بەوەی هەیە دەنگی ناڕەزایەتی دەربڕین لە ئاست ئەو ناحەقی و نابەرابەری و نایەکسانیانەی کە دەرحەق بە ژن ئەکرێت لە هەرێمی کوردستانە. لەسەر توندوتیژی ناوماڵ زۆر کەس لەو بڕوایەدا کە ئەفکاری فێمینیستی خۆی یەکێک لە هۆکارەکانی پەرەسەندنی توندوتیژی ڕاتان لەم بارەیەوە چییە؟ بڵێ دیارە بەڕاستی لە ناو خێزانە یەکەمین خانەیە لە حیاتی ئینسان کە توندوتیژی تیا بەرجەستە ئەکرێت و ژنان یەکەم قوربانی دەرن تایە دواتر ئەمە ئەگوێزرێتەوە بۆ ناو کۆمەلگا و پاشان بۆ ناو تەواوی ئەو جمگانەی کە ژن ڕەبتی پێوی هەیە ئایا ناو فەرمانگەکان بێ ناو شوێنی کارکردن و کارگەکان بێ ناو ئەو سیستمانەی کە ژنی پەیوەست کردو بە شوێنی کار و مامۆستایی بێ هەر شوێنێکی کە ئەبینی جۆرێک لە نابەرابەری ئیتیا پەیڕۆ ئەکرێت. ئەگەر بڕواوا بێت کە بیرۆڕای فێمینیستی جۆرێک لە چەوسانەوەی هێنا بێت بە بڕوای من بۆ ئەو کەسانە ئەم بڕیارە ئەدرێکە بیرۆڕای فێمینیستی کاریگەرە بۆ ئەوی ژن چەوسێنێتەوە ئەوانە ئەو بڕیارە ئەدەن کە خۆیان بڕوان بە مرۆڤبوونی ژن نییە بڕوان بە مافی ژن نییە بڕوان بەوە نییە کە ژن بە شایستەی ئەوەیە کە هاوتا وەک خۆیان سەیری بکەن ژن نەئەوێت لە پێش پیاوە بێت نەئەوێ پاشکۆی پیاو بێت ژن ئەوێ هاوتا و هاوشانی بەڵێ هاوشانی پیاو بێت لە کۆمەلگایە لە مافەکانیان لە سپاردنی کارەکانە ژن کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە کە پێویستی بەوە هەیە زیاتر جێی بایەق بێت ژن ئەرکی قورسی ئینسانێتی لەسرە کە دایکە یعنی گەورەترین ئەرکێک لە ژیانە کە ئەکەوێتە ئەستۆی ژن دایکایەتیە کە ئەشێ بەڵێ ئەمە یعنی مەبەست کە من ئەم ئەرکە سەرەتایە باز ئەەکەم دیارە جگە لە ئەرکی دایکاتێکە کۆمەڵە ئەرکی کەش کەوتۆتە سەر ژن بە تایبەتی لەم ڕۆی سەردەمی ئەم ژیانە و لە ڕابردوو شابەتە سەوری من هەروە بۆ کە کۆمەلگایەکی کشت و کاڵی بۆ ژن ڕۆڵی گەورەی تیابینی و لە زەویەکانە چۆن هاوکار و یارمەتیدەری هاوسەر بووە توانیوێتی بژێوی ژیان پیاکات و ئەمڕۆ بە جۆرێکی تر بەشدارە لە پەیداکردنی بژێوی ژیانە
جگە لە ئەرکی دایکاتێکە ئەرکی پەروەردەی خێزانی ئەرکی بژێوی خێزانیشی کەوتۆتە ئەستۆ کە هاوکار و یارمەتیدەری هاوسەرە لە پەیداکردنی بژێوی ژیان لە پەروەردەکردنی مناڵ لە ئاراستەکردنی مناڵ لە ڕازیکردنی ئەو کەس و کار و ئەوانی کە هاتوچۆ ڕەتی هەیە لەگەڵیانە ئەمانە کەواتە ئەرکی قورسن بۆیە یعنی زۆر گرنگە پیاوانی کۆمەلگای ئێمە تاکەکانی کۆمەلگای ئێمە بە ژن و پیاوە کەوتبنە بەر ئەو کاریگەریەی پاراستنی ژن و پرسەکانی ژن ئەرکی تەواوی هەمویانە ینی ئەمە تەنیا ئەرکێک نییە منی ژن هەوڵ و خەباتی بۆ بکەم ئەبێ من ئەوەی کە لە ژیانە هەیە لەگەڵما هاوکار و یارمەتیدەر و ئاسانکاری من بێت کە پشتیوان بێت بۆ ئەوەی ئێمە بتوانین بەڕاستی ئاراستەی ژنی کورد بە ئاراستەیەکا بەرین کە کەنارێکی ئارامی بۆ ژن هەبێت شوێنێکی ئارام بۆ ژن هەبێت چونکە ئێمە بینین ژن ڕۆژانە ئەکوژرێت ژن خۆی ئەسووتێنێت ژن ئەسووتێنرێت ژن لێ ئەدرێت ژن جنێوی پێ ئەدرێت ژن خەتەنە ئەکرێت ژن تحرشی پێ ئەکرێت ژن ئەنفال ئەکرێت ژن بێوەژن ئەکرێت نازانم ینی زیندە بەچاڵ ئەکرێت زۆر شتی ناهەموار ئەبینی لە کۆمەلگایە کە ڕۆبەڕووی ژن ئەبێتەوە لە کاتێکە بە ژن و پیاوی ئەم کۆمەلگایە من لە هەموو پیاوێک ئەپرسم هەرێکێکمان لە خۆمان بپرسین ئینتیمامان بۆ دایکمان زۆرەیە بۆ باوکمان بە دڵنیایی من دڵنیام لە 105 خەڵک ئینتیمای بۆ دایکی زۆرترە یعنی کەواتە دایک ئەم کائینە گەورە و عەزیمە بێت کە ژنێکە بۆ حەقی ئەوەی پێ نەدرێت وەک مرۆڤێک مامەڵی لەگەڵا بکرێت بۆ حەقی ئەوەی پێ نەدرێت کە ڕێز لە هەست و شعوری بگیرێت تەنیا بە جەستە ژن نەبینرێت ژن تەنیا جەستە نییە یعنی بەداخۆ ئێڵم ئێمە لە کۆمەلگای ئێمەیە کۆمەلگای شەرقی بەگشتی ژن تەنیا جەستەی ئەبینرێت جەستەش بەو ئاراستەیەی کە سەرچاوەیەکی چێژ و لەزەت و تێرکردنی غەریزە بێت بەڵێ تێرکردنی غەریزە بێت بۆ ڕەگەزی بەرامبەر بەداخەوە یعنی ئەمە لە ئەسڵا ژن ئەمە نییە ژن تای ترازوویەکی تەواوە کە تایەکی پیاوە تاکەی تر ژنە یعنی ناکرێ ئەم بڵێ یعنی ناکرێ ئەمە لاسەنگ بێت لاسەنگی قوبڵ ناکرێت نە ئەبێ قورستر بێت لە پیاو ئەبێ سوکتر بێت لە پیاو ئەبێ هاوشان و هاوتای پیاو بێت ئەم ترازوی ژیانە یعنی چونکە نەژن ئەتوانێت بە تەواوی ژیانی خۆی بەڕێخات و نە پیاویش بەتەنیا ئەتوانێت ژیانی خۆی بەڕێخات ژیان لە هەموو کائین و لە هەموو مەخلوقێک کە هەیە لەسەر گۆی زەویە بە نێرومیەوە تەواو ئەبێت کە ژیان نێرومیە تەواوی ئەکا من زۆر کات ئەڵێم ئێمەی ئینسان یعنی زۆر کات بووینەتە ئەوەی کە عەقڵمان و ئەوەی زمانمان یارمەتی دەر بۆ یەکتری ئەبچەوسێنینەوە ئەبینی لە هیچ کائینێکی ترە هاوڕەگەزەکەی خۆی لەناو نابات ئەشەیە گەورەکان لە ڕەگەزێکی کە ڕەگەزێکی بچووکتر لە خۆیان لەناو بەرن بەڵام لەناو هاوڕەگەزێکە ناشێ یەکتری لەناو بەرن و یەکتری تاوەکەن بەداخەوە کە ئەمە لەناو مرۆڤ هەیە یعنی ئەمە زۆر خراپە کە لە ناو کۆمەلگای کوردەواریشە دیارە هۆکاری خۆی هەیە یعنی تەنیا هۆکار ئەوە نییە بۆ ئەبێ وا بێت یعنی کورد ئەبێ وا بێ هۆکاری معنەوی تایە هۆکاری ئابووری تایە بە زۆری کورد یعنی لەم شەرقی ئەوسەتەیە منەڵم کورد زۆر خراپین بۆ ژن بۆیە ئێمە تۆخێکینەوە لە ژنی کووردا بەڕاستی کە ئێمە میلەتێکین لە قۆناغێکی دواکەوتوێن ئەگەر قۆناغەکە تێنەپەڕێنین ئەگەر ئاراستەی ژن بەرەو باشتر نەبین يعني هیچ حسابێک بۆ مجتمعێکی پێشکەوتوو ناکرێت کە کورد بێ ینی کورد بە مجتمعێکی پێشکەوتوو حسابی لێ ناکرێت چونکە تەقیمکردن و هەڵسەنگانی هەر نەتەوەیەک لە ئاراستە لەوەیە کە ژن لەو مجتمعەیە چۆن مامەڵی لەگەڵا کرێت بڵێ چۆن نیوەی کۆمەلگا لە ڕووی مافەوە ئێمە ئەرکەکانمان لەوانەیە لە نیوەی کۆمەلگاش زیاترمان پێسپێردراوە ئێمەی ژنی کورد لە نیوەی کۆمەلگا ئەرکەکانمان زیاتر پێسپێرا بەڵام لە ڕووی مافەکانمانەوە بەردەوام لە پەراوێزین لەبەر ئەوە پێویستمان بەوە هەیە کەلتورێک دابێنین ئەم کەلتورە کەلتوری یەکتر قوبوڵکردن بێت کەلتوری لێبوردەیی بێت کەلتوری هاوکاری و یارمەتیدان و پێکەوە ژیان بێت کەلتورێک بێت کە بەرامبەر نەسڕینەوە يعني ئەمە زۆر خەتەرە یەکتری سڕینەوە زۆر خراپە ئەبێ یەکتر قوبوڵکەین ئەبێ ڕۆحی لێبوردەییمانتیا بێت ئەبێ پێکەوە کار بکەین بۆ ئەوەی بتوانین نەوەیەکی دروستی پێشکەوتوو بۆ کۆمەلگا پێشکەش بکەین چونکە ئێمە تەنیا ئەرکمانەوە نیە لەم ژیانە نان بخۆین و بخەوین ئەرکەکانمان زۆر لەوە گەورەترە بە تایبەت میلەتی کورد کە میلەتێکە هێشتا زۆر قۆناغی ترماوە بە دەوڵەت بوون و بتوانێت بنەمایەکی پێشکەوتوو کە متمانە لە نێو دەوڵەتیە بۆ خۆی دروست بکات چونکە ئێستا ناسنامەی کورد لە ناو وڵاتەکانی جیهانە
بە ناسنامەی ژن کوشتن مەشهورە ئێمە ئەبێ ئەم ناسنامەیە لە خۆمان بسڕینەوە ئەبێ بیسڕینەوە بۆ ئەوەی بتوانین قۆناغێک تێپەڕێنین جۆرێک لە متمانە بوون بە ڕێکەوتن نامە جیهانیەکانی مافی مرۆڤ پەیڕەو بکەین کە لە جیهاندا عێراق یەکێکە لە وڵاتانەی بۆ نمونە ئیمزای لەسەر ئەو ڕێکەوتن نامەیە کردووە بەڵام بەداخەوە بەپی ئەو ئیمزایە پەیڕەوی لەوە نەکراوە ڕەوشی ژیانی ژن باش بکرێت لە عێراق بەگشتی و بە تایبەتیش ئێمە بەڕاستی لە ناوچەکەی خۆمان زیاتر هەوڵ بۆ ژنی خۆمانە دەین چکە ئێمە ناتوانین وابەستەی عێراقێکی عەرەبی بین وابەستەی عێراقێک بین کە زۆر لە قۆنە عەرەب بۆ خۆی قۆناغێکی هێشتا ماوێتی تێپەڕێ بە تایبەت عێراق لەوانەیە بڵێم تایبەتمەندێکی زۆر خصوصێتی تایبەتی خۆی هەبێت لە چاو وڵاتە عەرەبیەکانی کەش بەپێی پێکهاتەی ئەو خەڵقەی کە لێرە ئەژی. بڵێ دەستان خۆش بێت. ئاین و کولتور چ ڕۆڵێکیان هەیە لەسەر پەرسەندن یا کەمکردنەوەی توندوتیژی دژ بە ژنان؟ بڵێ من کەلتور بە تاوانباری یەکەم ئەزانم لە ئەستی ئەوەی کە توندوتیژی کردوتە بنەمایەک بۆ مامەڵەکردن لەگەڵ ژن و بۆ سنووردارکردنی ڕەفتار و مامەڵەی ژن و زۆر جار کەلتور ڕێگەی ژن کوشتنی داوە لە قورئانە نەهاتۆ ژن بکوژرێت. من خۆم ئەزمونێکم هەیە لە ساڵی 98 ئێمە ئیمزامان کۆ ئەکردەوە سەبارەت بە کوشتنی ژن و فرەژنی هەموو حیزبە ئیسلامەکان پشتیوانیان لەو ئەکرد ژن کوشتن نەمێنێت بەڵام قەزەی فرەژنەکە تۆزێک ئەمە دین پشتیوانی لێ کردووە کە بۆ خۆی جارێکی کە جۆرێکە لە توندوتیژی خێزانی کە لە ئێستا یاسایەک هەیە لە هەرێمی کوردستان یاسای ئەوەی هەموارکراوی باری کەسێتی کە لە ساڵی 2008 هەموار کراوە بەپێی ئەو یاسایە فرەژنی سنووردار کراوە بەڵام هێشتا نابەرابەری لەو هەموارکردنەشا هەیە جگە لەوەی کە وەک پێویست جێبەجێش ناکرێ لێرە لە دەرەوەی هەرێم ژن ڕێگەدراوە ئەچن مارەی ئەکەن ئەچن بە ڕێگای تر ئەیهێنن جارێکی کە ئەعلانێکن لە ناو هەرێمە کە مناڵێکیان هەیە فترێک تێپەڕێ بەسەر زەواجەکەیە ژنی یەکەم ئاگای لێنێ بۆ خۆی ئەمە یعنی هەم توندوتیژێکی دەرونیە سەبارەت بە ژنی یەکەم کە ئەکرێت و پەراوێزخستنی ژنی یەکەمە کە ژنی دووهەم دێت و هەڵوەشانەوەی خێزانە کە ژنی یەکەم لەوانەیە چەند مناڵێکیشی هەبێت و جۆرێکە لەوەی کە هیچ پیاوێک ناتوانێت بڵێ من عەدالەت ئەەکەم ئەگەر لە قورئانە هاتووە ئەڵێ ئەبێ ئەو پیاوەی کە فرەژنی ئەکا عەدالەت بکە ئەگەر عەدالەتی نەکرد یەک ژن ئەبێ بێنێ لە کاتێکە من ئەڵێم ئەگەر پیاو لە ڕووی مادیشەوە عەدالەت بکات لە بینی ئەم دوو ژنەیە یا ئەگەر لە دوو ژن زیاتری هەبێ بەڵام لە ڕووی معنەویەوە هەرگیز ناتوانێت ئەو عەدالەتە بکات و ناتوانێت دڵی ئەم دوو ژنە ڕازیکە و من زۆرێک لەو کەسانە لە نزیکی خۆم بینیومە کە جۆرێک لەوانەیە مامەڵە بکات بەردەوام ئەم ژنانە هەڵخەڵەتێنێ لەبەر خاتری بەڕێکردنی ڕۆژەکانی ژیانی هەڵخەڵەتاندن بە ئاراستەیەک جۆرێک لە مامەڵەی ڕێزم هەیە کە ئەم شێبەکە فرت و فێڵ و درۆکردن لەگەڵ ئەم ژنانەیە بە خاتری ئەوەی کە جۆرێک ژیان بەڕێوە بەرێت کە بەڵێ شەڕ نەبێت کە ئەمە بۆ خۆی فرەژنیش یەکێکە لەو دیاردە توندوتیژیانەی کە پەیڕەوی لێ ئەکرێ بەوەی کە مناڵی ئەم دوو دایکە کاریگەری خراپ لەسەر دەرونیان دروستەکە مەجگەلەوەی کە ژنەکە بۆ خۆی گرفتێکی دەرونی خراپی بۆ دروست ئەبێت چکە ئەو پیاوانی کە فرەژنی ئەکەن لە دڵی خۆیانە ژنی یەکەمیان تەلاق داوە ژنی یەکەمیان نایە بۆیە دووهەم ئەهێنن ئەمە گرفتی زۆر گەورەیە ئەمە جگەلەوەی کە لەمایانە دین بەڕاستی بەداخۆی لەم پشتگیری لەمە ئەکات کە ئەشێ بۆ ئەم سەردەمە لەوانەیە لە کاتی 1400 ساڵ پێش ئێستا ئەگەر بڕیار لەسەر فرەژنی درابێ بۆ مەبەستە بۆ کەنەوەی ئیسلام بخرێتەوە خەڵک زۆر بێ ئەمانە بەڵام ئەمڕۆ خەڵک پێویستی بەوە نییە خەڵک ئەتوانێت بە ژنێک ئیکتیفای ذاتی خۆی بکە و چەندی ژنەوەی بوێت بیبێت یعنی ژنێک ژنی بۆ پیا و بەڕەوا ئەزانن وەلێ ئەوشتە بۆ ژن بەڕەوا هەر نازانن ئەیکوژن نخێر هەر ژن من یەک بڕوام هەیە ژن قەت بە دوای ئەوە ناگەڕێ فرە هاوسەری هەبێت لە هاوسەرێک زیاتر ئەوە قبول ناکە ینی بۆی ئەم قسەی ئێمە وا لێک نەدرێتەوە ژن بە دوای ئەوە وێڵا چەند هاوسەرێکی هەبێت شتی وا قابلی قبول نییە و ژن ئەوەی ئیلتیزامی هەیە بە خێزانی خۆی ئەوەی حەزەکە دڵسۆزی لە ناو ئەو چوارچەوەی خێزانی خۆیان دروست بکەوە دڵسۆز بێ بۆ مناڵەکانی خۆی ئەگەر پیاوێک ئەم ژنە پەراوێز نەخا یعنی زۆر جار ئەو حاڵەتانی کە لەوانەیە بڵێم
خیانەی زەوجیشی لێ بکەوێتەوە زۆر جار لەوانەیە لە ئیهمالکردنی پیاوەکەەوە ئەم حاڵەتەی تر بکەوێتەوە اینا ژن مەبەستێتی لە کەش و هەوایەکی ئارام کەش و هەوایە کە پڕ بێت لە خۆشەویستی پڕ بێت لە ڕێز پڕ بێت لە سۆز بۆ لەلایەن هاوسەریەوە ژن تەنیا ئەو ئامێزەی ئەوێت ئیتر هیچ شتێکی تری ناوێت لە هاوسەرەکانیان. ڕەنگە لای زۆربەمان ئەو پرسیارە بێ کە بۆ 25 نۆامبر وەک ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان دیاری کراوە لە حاڵێکدا هەر ڕۆژە لە هەر گۆشەیەکی جیهان ئێمە شاهدی جۆرەها توندوتیژین کە دژ بە ژنان دەکرێت هۆکارەکان ئێمە بۆ چی دەگەڕێتەوە؟ بەڵێ طبعا من سەرەتاش ئاماژەم داوتم ئێمە پێویستمان بۆی هەموو ڕۆژێک خەباتکەین تێکۆشان بکەین چالاکیمان هەبێ بەرنامەی وشیاریمان هەبێت بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو معاناتی کە ژن هێتی لە کۆمەلگای کوردەواریە بەو ئاراستەیە بەرین کۆتایی پێبێنین یا کەمیکەینەوە سەبارەت بە توندوتیژی. بەڵام بۆ 16 ڕۆژ چالاکی دیارە ئەمە وروژاندنی قەزەیەکە بۆ ئەوی ئێمە جارێکی کە بتوانین بەڕاستی فشارێ دروستکەین لەسەر دەسەڵات فشارێ دروستکەین لەسەر ئەوانەی ئەمان چەوسێننەوە فشارێ دروستکەین لەسەر ئەو کەلتورەی کە ئێمەی ژنی بە دەرەجە دووی کۆمەلگا زانیە و ئێمە بە مرۆڤ نازانێت و ئێمە لە پەراوێزی ژیانین پێیان بڵین ئێمە هەین ئێمەش مرۆڤین لەبەر ئەوە ئەم چالاکیانە بە سوڕوپەڕی ئەکرێت تەنیا بۆ وشارکردنەوەی خەڵقە تەنیا بۆ فشارکردنە ئەگینا هەموو ڕۆژێک ئێمە پێویستمان بەوە هەیە قسە لەسەر توندوتیژی بکەین قسە لەسەر خەتەنەکردن بکەین یعنی لەم یەک دوو ڕۆژەیە چالاکیەک کرا من بەشدار بووم ئەو کەسی کە ئەویست کتێبێک لەسەر خەتەنەکردنی مینە تەبعکە ئەڵە کاتێ بردومە بۆ دیزاینەر خەڵقێک لە سلێمانیا بژی سلێمانی لەوانە ئیتر بڵم شارێک پێشەنگ بێ لە زۆر شتا وتی دیزاینەرەکە پێیوتم وتێتی وڵی باش بۆم کتێبە هێنا من خەریب و کچەکەی خۆم خەتە نەکەم یعنی هێشتا پێویستمان بۆی هەموو ڕۆژێک قسەی لەسەر بکەین یعنی لەبەر ئەوە بۆ ئەوی خەڵک تێبگا کە ئەم شتانە شتی خراپن زۆر جار لە دیاردەی خەتەنەوە تەنیا زەربە نییە بۆ ژن زەربەیە بۆ هاوسەرەکانیش لە تەمەنێکا کە کێشەی خێزانی دروست ئەبێت دواتر ئەو مناڵانی کە لەنا ئەو خێزانان کە دایکەکان خەتەنەکرا تووشی چ بەدبەختیەک ئەبن چکە بەردەوام دایک و باوکەکە شەڕ و کێشە و ئاژاویانە مناڵ لە ناو کەش و هەواکی پڕ لە کێشە و پڕ لە شەڕ و پڕ لە نائارامیە پەروەردە ئەبن ئەمانەش هەمووی تووشی گرەی دەرونی ئەبن کە دواتر ئەمە بەردەوام ئەبێ بۆ کۆمەلگا لەبەر ئەوە زۆر گرنگە یعنی ئێمە قسە لەسەر هەموو دیاردە خراپەکان بکەین کە کۆمەلگای ئێمەی بە دواکەوتوی یەشتوێتەوە کەوای لە ئێمە کردووە بەردەوام نەوەکانیش کە دێنە بوون هەر بەم دەردانەوە بناڵێنن لەبەر ئەوها ئەبێ خەڵک ینی 16 ڕۆژەکە پڕ چالاکی بێت و دواتریش چالاکیەکان هەمیشە بەردەوام بێت و ڕاگەیاندنەکانیش هەمیشە بەرنامەی وشیارکردنەوەیان هەبێ بۆ تەواوی کۆمەلگا بۆ هەموو تاکێکی کۆمەلگا بە ژن و پیاوە بۆ ئەوەی ئیتر ئەم دیاردانە نەمێنێت کە دیاردەی دواکەوتوی کۆمەلگان. ئێمە چەندین جۆر توندوتیژیمان هەیە توندوتیژی جەستەیی کە ئەیبینین شینۆبوونی لای چاوە چوزانە پشکێشانەیە کە دیاشکانێک ئەو شتە زۆرە بینین بە زۆر زۆش ساڕێژەوێت فکر نەکەم جێگاکەشی زۆر بمێنێتەوە وەلێ جۆرەهایەکی تر ئێمە توندوتیژیمان هەیە وەکو تەشەر لێدان وەکو تانە لێدان هەمان فرەژنی کە خۆتان ئاماژەتان پێکرد ئەمە چی بکەین چ ڕێکارێک هەیە بۆ ئەوەی کە ئەم ژنانەی کە لەباری دەرونی و تووشی ئەو توندوتیژی هاتن چۆن خۆیان ساڕێژکەن؟ طبعا ئێمە لە کوردستانە یاسایەکەیە یاسای ژمارە 8 کە دەربارەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئەو یاسایە کە لە 2011 دەرچووە طبعا ئەو یاسایە زۆر گرنگە بەردەوام ئێمە قسەی لەسەر بکەین چونکە مافی هەموو تاکێکی ئەندامانی خێزان ئەپارێزێت یاساکە تایبەتە بە خێزان خێزان لە کێ پێکاتەوە لە دایک لە باوک لە برا لە خوشک زۆر جار خێزانە گەورەکانیش نەنک و باپیریژ ینی مافی هەموو ئەمانی تیا پارێزراوە ئەم یاسایە بەڵام بەداخەوە ئێڵم تاکەکانی ئێمە لەم یاسایە وشیار نین ئاگدار نین یعنی ئێمە بۆیە بەردەوام پێویستمان بەوەی ئاماژە بەم یاسایە بین بۆ ئەوەی مافی تاکتیا پارێزراو بێت ژن تەشیری پێ ئەکرێت ژن لێ ئەدرێت یاسایەک هەیە ئەی پارێزێت یعنی باشترین شت ئەوەیە بەڕاستی بۆ ئەوەی کە چیتر ئەو کەسەی کە توندوتیژیش ئەکا من دڵنیام ئەگەر خاوەن ویژدان بێ دواتر خۆی جۆرێک لە گری دەرونی بۆ خۆی و لە محاسبەکردنی ویژدانی خۆی بۆ دروست ئەبێت بۆ ئەم کاری کرد پەشیمانی ئەکات زۆر جار بینی ومانە ئەو پیاوانەی کە توندوتیژی پەیڕەو ئەکەن دواتر پەشیمان ئەبنەوە داوای ئەواکەن کلیان ببورن بەڵام ئەگەر هەم پیاو بزانێت ئەو یاسایە هەیە کە محاسبەی ئەو ئەکات یاسایەک هەیە کە بەرامبەری ئەوی پاراستووە لەوەی کە ئەو بۆی نییە لێی بات چاویشین کاتەوە جنێوی پێبات ناشرینی کا لە کۆمەلگا تووشی گرەی دەرونی بکات بزانێت سزایەک هەیە بۆ ئەو ئیتر ئەمە ناکات
ژنیش ئەگەر بزانێت یاسایەک هەیە ئەمی پاراستووە ئەتوانێت هانای بۆ بەرێ ئەتوانێت مافەکانی بپارێزێ بە دڵنیایی بێدەنگ نابێت بێدەنگ نابێت ئەڕوات شکاتی خۆی ئەکات لای ئێمە پیا و ناشرینترین مووقیف بۆ خۆی کە بیبینێتەوە ئەوەی ئەگەر ژنەکەی بڕوا شکاتێکی لێ بکە بەڵام ئەی ناشرینترین مووقیف بۆ ژن چیە کە لە کاتێکا لە بەردەمی ماڵ و مناڵیە ئەشکێنرێت بەرچاوی شین ئەکرێتەوە ژن هەیە ئەچێتە ناو دام و دەستگای دەوڵەتی شەوانێ بە چاوی شین و بەلوتی شکا و بەدەستی شکا کە مێردوای لێ کردووە ینی ئەمانەش خۆ بۆ ژنیش ناخۆشە ینی جۆرێکە لە تێکشکاندنی کەسایەتی معنەوی ژن لەبەر ئەوە مادام یاسایەک هەیە کە ئەم تاکانەی ناو خێزان ئەپارێزێت گرنگە ژن پیا و هەر کەسێک لە ناو خێزان کە زەربەیەک ئەخوات بەدەست تاکیکی ترەوە لە ناو خێزانە هەنا بۆ دادگا بەرێت وە پێویستە دادگاش سەربەخۆ بێت دادگاش مافی خەڵک بسێنێتەوە ینی بەداخۆ ئێڵم ئێمە یەکێک لە گرفتەکانمان لە وڵاتەیە ئەوەیە دادگاکانمان سەربەخۆ ینی دادگاکانمان سەربەخۆنین ئەنجومەنی دادوەریەکانمان سەربەخۆنین ناتوان مافی خەڵک بسێنەوە لەبەر ئەوە زۆر گرنگە هەمومان دەنگی ناڕازی خۆمان لە ئەستی ئەمەشا بەرزکەینەوە بۆی بتوانین دادگاکانمان کە دادگای ماڵی خۆمانن کە حکومەتەکەما حکومەتێکی خودیە یعنی هی میلەتەکە خۆیەتی پێویستە تاکەکانی بپارێزێت پێویستە یاساکانی بەڕێوە بەرێت بیچەسپێنێت بۆ ئەوەی خەڵک لەوە ڕزگار بێت کە غەدر لە یەکتری بکریا مافی بخورێت لەبەرەوە زۆر گرنگە ینی هەم دادگاکان سەربەخۆ بن هەم خەڵک لەوە ژوشیار بێت کە هانا بەرەو دادگاکان بەرێ ئەمە جگە لەوەی بەڕاستی ئەتوان بڵم دەستگاکانی پۆلیس و ئاسایشیش بە سنگ فراوانتر بە لێبوردەتر بە گوێگرێکی باشتر لەو تاکانی کە ڕوویان تێ ئەەکەن مامەڵێکی مرۆڤانە لەگەڵ ئەو تاکانە بکەن کە ڕوویان تێ ئەەکەن چکە یەکەم شت کە هەر کەسێک کە تۆ ڕۆبەڕووی تونند و تیژێ بێتەوە دەستگای پۆلیسە کە هەنای بۆ ئەبێت لەبەرەوە بێ دەستگای پۆلیسیش بەڕاستی لەو ئاستای بێ کە تاکەکان متمانیان پێی بێ کە ئەپارێزرێن لایەن ڕوبەڕووی شتی تر نەبنەوانێ زۆر جار ئەبینی لە زیندانەکانە یعنی بەداخێڵم کە من ئاماژە بەمە ئەدەم ئەوانەی کە لە بسەر بەسیترین شت ئەگیرێن ئەخرێنە شوێنێکەوە کە قورسترین سزایە کە لەوانەیە ینی شوێنێکی چاکسازی نەبێ بۆ ئەمیژ بەعکسەوە تووشی شتی خراپتری بەرێ بەرەو ئاراستەیەکی خراپتر کە لە ڕێڕاستەکەیشی لابەرێ لەبەرەوەمە ئەمانە گرفتن ئەبێ چارەسەری ئەو زیندانانش بکرێت کە ئەو شوێنانەی کە سزای قورسن شوێنی تایبەتن سزاکانیان جیا بکرێتەوە و جۆری سزاکان لەسەر چ تاوانێک ئەمانە سزا دراون تایبەتمەند بکرێت و جگەلەوە ئەبێت شوێنی چاکسازی بێت بۆی ئەم تاکانە جارێکی کە ئیسڵاح بکرێن و بخرێنەوە ناو کۆمەڵگا نەک بە ناوی لێبوردنی گشتی بە ناوی لێبوردنی تایبەتی سجنەکان پڕ ئەکرێن و کە پڕ بوون جارێکی کە بە ناوی لێبوردنی گشتیەوە ئەیانخەنەوە ناو کۆمەڵگا ئەمانە جارێکی کە تاوان ئەنجامەدەن جارێکی کە خەڵک ڕوبەڕووی تونند و تیژی ئەکەنەوە لەوانەیە زۆر جار کوشتن ئەنجام بن کە ئێمە یەکێک لە گرفتە گەورەکانمان لە مجتەمەعی کوردیا بە پێی و ئاماری کە لەم چەند ڕۆژەی 25 نۆڤەمبەر بڵاو کرایەوە یعنی هەر مانگێک لە کوردستانە 4 ژن بەس بە کوشتن کوژراوە ینی ئەمە ئامارێکی زۆر زۆرە لە کاتێکیشە بکوژ ناگیرێت ینی ئەمە گرفتی گەورەیە بکوژ ناگیرێت بڵێ نە بکوژی دنیا نە ئەمەی دواتر سنوور یعنی ئەم بکوژانە ناگیرێن ئەمە گرفتی گەورەیە ینی داڵدا ئەدرێن لەلایەن ئەم حیزبە باڵادەستانی کە لە هەرێمی کوردستانە وڵات بەڕێوە ئەبن بەداخۆ ئێڵم کە فەرقی بکوژی ژنێک و بکوژی پیاوێک چییە؟ یعنی پێویستە ئەوانە سزا بدرێن پێویستە بخرێنە بەردەمی دادگا پێویستە لێپرسینەوەیان لەگەڵا بکرێت بۆ ئەوەی ئیتر تۆ بەر بەمە بگری کە ژن نەکوژرێت یعنی بەداخۆ ئێڵم ئیرادەیەک لە وڵاتیان نیە کە ئیرادەی پاراستنی ژن بێت ئیرادەی سەروەرکردنی یاسا بێت ئیرادەی چارەسەری پرسەکانی ژنان بێت ئیرادەی پێشخستنی کۆمەڵگا بێت یعنی من وەک سەرەتاش ئاماژەمدا کۆمەڵگایە کاتێک پێش ئەکەوێت ئاستی ژن لەو کۆمەڵگایە لە چه ئاستێکە ینی ئێمە ئێستا لە هەموو وڵاتە جیهانەکانێکێک لەو گرفتانی کە هەمانە و ئەو وڵاتانی کە کورد زۆرترین کۆچبەری ئەو وڵاتانێ یعنی ناشرینترین ناسنامە بۆ ئەوانیش دروست بووە ڕێک پیانەڵێن ئێوە ژن کوژن
ئێوە ناسنامەکەتانەوەی کە ئەمە زۆر دیاردەیەکی ناشرین و مەترسیدارە بۆ داهاتووی ئەم وڵاتە. ئێمە بیر لە دروستکردنی دەوڵەتی کوردی بکەینەوە، بیر لە بەهێزکردنی ئەم کیانە کوردی بکەینەوە، خۆ بێ بنەماکانی مافی مرۆڤ هەبێ لە وڵاتەیە، بنەماکانی مافی دیموکراسیەت هەبێ لە وڵاتەیە. تۆ بەچی ئەچیتە ئاستی ئەو وڵاتانی کە وڵاتانی تر متمانە و پێ بکەن، ئەترافە پێ بکەن. ئەمانە بنەمایە. لەبەر ئەوە زۆر گرنگە خەمی ژن، خەمی دەسەڵات بە سەرۆکاتی هەرێمەوە، بە ئەنجومەنی جێبەجێکاریەوە، بە دەسەڵاتی دادوەریەوە، بە پەرلەمانی کوردستانەوە، ئەبێ ئەمانە هەمویان لە هەمی ئەوەیە بن کە بەڕاستی ڕەوشی ژن لە هەموو ڕوویەکەوە لە کوردستانە بەرەو باشتر بکەن. من پرسیارێکی ترم هەیە لێرە، پرسیارێکی کۆتاییە. بزوتنەوەی ژنان لە کوردستان تاکو ئێستا چ دەستکەوتگەلێکی هەبووە؟ ئێوە وەک چالاکێکی مافەکانی ژنان بۆ باشتر بەڕێوە چوونی خەباتی ژنان و بەشداریکردنی زیاتری ژنان چه پێشنیاتگەلێکتان هەیە؟ طبعا ئێمە لە 24 ساڵی ڕابردووە لەوانەیە پێش ئەم 24 ساڵە هیچ ژنێک ئاشنایەتی لەگەڵ مافی خۆیان هەبوو بێ، ئاشنایەتی لەگەڵ ئەوان هەبوو بێت دەنگێک بەرز کاتەوە، یعنی ملی خۆی کەچ کردووە و دانیشتووە کپوو بێ دەنگ زۆر جار بڕیاری پیا بووە. بەڵێ بەڵام لەم 24 ساڵە دیارە هەموو ژنێک یعنی تێگەی لەوەی کە مرۆڤە، ئەویش مرۆڤە هاوتای ڕەگەزەکەی تر مافی هەیە، ئەبێ داوای کات. ئەمە یەکێک لەو ئیشانەی بە بڕوای من بزوتنەوەی ژنان لەم هەرێما کرد بێتی وشیارکردنەوەی خەڵقا. جگە لەوەی کە تەنیا دوو یاسا هەیە کە ئاماژەم پێدا کە ئەتوانم بڵم دەستکەوتێکی باشن، بەڵام ئەبێ بەجددی جێبەجێ بکرن. یەکەمیان ئەو هەموارەی یاسای ئەحوالی شەخصی، یاسای باری کەسایەتی کە لە 2008 هەموار کراوە، مافەکانی ژنی باشتر تیادا ڕێژراوەتەوە لەوەی پێشووتر کە هێشتا طموحی زیاتر هەیە، چکە ئێستا لائحەیەک بە پەرلەمانی کوردستان دراو بەداخەوە ئەم زروفە هەمواری هەرێمی کوردستان کە پەرلەمان پەکخراوە، حکومەت پەکخراوە، ئەمە کاریگەری خراپ لەسەر ئەو لائحەیە دروست ئەکا. کۆمەڵێک داواکاری دراوە بە پەرلەمان کە لەسەر ئەو لائحانە مافەکانی ژنان داڕێژرێتەوە بکرێت بە یاسا و ڕێک بخرێت بۆ ژیانی خەڵک. دووهەم شت ئەو یاسایی کە ئاماژەم پێدا یاسای ژمارە 8 ساڵی 2011 کە یاسای توندوتیژی خێزانیە، ئەتوانم بڵم ئەوەش دەستکەوتێکی زۆر باشە، بەڵام ئەوەش ڕێکاری یاسایی خۆی ئەوێت، ئەوەش دروستکردنی هەل و مەرج و ئەو پێویستیانەی کە پێویستە بۆ ئەو جێبەجێکردنی ئەو یاسایە، ئەوەش پێویستی بەوە هەیە ئەو هەل و مەرجەی بۆ بڕەخسێ. و من ئەوەی کە ئەمەوێ بێڵێم لە داهاتووە داواکاریم چێ بەڕاستی ئەمە ئەنجومەنێکی کاروباری خانمانمانێ، ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لارێم، یعنی پێویستە ئەم ئەنجومەنێکی کاراتر بێت، پێویستە حکوومەت بەرنامەی کار و ئەو استراتیجی کەیاتی بە حکوومەت بە هەندی وەربگرێت و تەوزیفی کات لەناو هەموو وەزارەتەکانیان، چ لە وەزارەتی پەروەردە، چ لە وەزارەتی تەندروستی، وەزارەتی کۆمەڵایەتی، وەزارەتی دارایی، چکە ئەو بەرنامە استراتیجیە پەیوەندی بە هەموو ئەو وەزارەتانەوە هەیە. پێویستە بە فعلی مەبدەئی بە بڕوابوون بە قەزەی ژن ئەو بەرنامە استراتیجیە تەوزیف بکرێت و ئەبێت ئەنجومەنی خانمان ئەگەر ڕۆڵێکی نابێت لە جێبەجێکردن و فشارخستنە سەر دەسەڵات بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامە استراتیجیە بە بڕوای من هەڵوەشێتەوە باشترە. چونکە ئیتر بوونی چی؟ یعنی بوونی نەبێ باشترە. ئەگەر هەر تەوزیعکردنی پۆست و پلێ و لێوا دانیشتن و لە 25 نۆڤەمبەر و لە 8 مارسە هەندێشتی تەشریفاتی بکەن نەبێ باشترە، چونکە ئێمە ئیشی فعلیمان ئەوێت ئەو قۆناغە تێپەڕی خەڵک کرد بێت، خەڵک پێویستی بە خزمەتکردنە، خەڵک پێویستی بە ئیشکردنە، خەڵک پێویستی بەوە هەیە تۆ بەرهەمە ببینێت، بەرهەمێک نەبێت بۆچی باشە؟ نەبێت باشترە. دەستخۆشیتان لە یەکەم زۆر سپاس، زەحمەتی نییە، زۆر سپاس، زۆر سپاس. دەستخۆشی لە میوانی بەرنامە دەکەین. باسکردن لە توندوتیژی دژی ژنان و وەستانەوە دژی توندوتیژی نواندن بەرامبەر بە ژنان نابێت تایبەت بێ بە 25 نوامبر، بەڵکو دەبێ هەموو ڕۆژەکانی ساڵ بکەن بە 25 نوامبر و لە ڕێگای جیاوازەوە هەوڵ بدرێت بۆ نەهێشتنی توندوتیژی بەرامبەر بە ژنان. پەرەسەندنی توندوتیژی بەرامبەر بە ژنان ئەبێت بەهۆی بەردەوامبوونی کەش و هەوایەکی نائەمن بۆ نیوەی کۆمەلگا. دووکەڵی ئەم دۆخش دەچێت بە چاوی سەرجەم کۆمەلگادا و کۆمەلگایەکی نائارامی لێ دەکەوێتەوە کە تێدا ئینسان و بەهای ئینسانیەکان ئەبن بە قوربانی. بەڵێ بەڕێزانم هەر لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکەی ئەم جارەشمان بە هیوای ئەوەی کە توندوتیژی دژی ژنان کۆتایی پێبێت و هەموو ژنەکان بە مافە ڕەواکانی خۆیان بگەن تا بەرنمەیەکی دیکە و تەوەرێکی دیکە هەر بژین بە شادی خۆشی و ماڵاوە.